Agit şu. Bayvat. Sakatı şöyle abi. Sakatı mı var? Baş mı? وەکەم کردایەک دەزانم کە هێرشێکی گران لە ڕابردوو داوەکە ئێستاش لەسەر گەلی کوردە ئێستا کە هێرش لەسەر گەلی ڕۆژاوە وەکو گەنجێکی یاخۆی گەنجێکی کورد سۆزی خۆمان داوە لە هەر شوێنێکی کوردستان مەترسی و هێرشی لەسەر بێمە لەو شوێنە حازرین ئێستاش وەک ئەرکی سەرشانی خۆمان ئەرکێکی وجدانی و ئەخلاقی بۆ پاراستنی خاکی پیرۆزی ڕۆژاوای کوردستان لێرە حازرین و بۆی چتەکانی ئەردۆغان ئەسکارەکانی ئەردۆغان نێنە ناو خاکی ئێمە پێ لەسەر خاکی ئێمەدانێن بە دروشمیەوەی نە ئێوە ناتوان ڕۆژ ئێمە تاریکەن بەرامبەریان ڕابوەستین و هەمویان لەناوبەرین و وەک هەستکردن بە ئەرک و بەرپرسیارەتی شەرشانی خۆمان پێویستە هەر گەنجێکی کورد بە ئەرکی خۆی هەستێت ئەرکی پاراستنی خاکی خۆی ئەرکی وڵات پارێزی خۆی تایبەت بانگازی بۆ گەنجانی باشووری کوردستانەوەیە گەر دژی داگیرکاری دەوڵەتی تورک لە هەر بەشێکی کوردستان ڕابوەستن و بانگوازیم بۆ ئەوەیە کە بەشداری پێشوازی لە سەفەربەری بکەن بێنن ڕۆژاوی کوردستان و خاکی پیرۆزی ڕۆژاوی کوردستان پارێزن ئەی پارێزینیان ئازادیەکەینیان شەهید دەبین و وەکو شەهیدان و ڕێ شەهیدان و بە خوێنە خۆ بەڵێ نەدەین ئیلا خاکی ڕۆژاوە بپارێزین و کەسکردن بە بەرپرسیارەتی شەرشانی خۆمان هاتووینێرە ئەرکی هەر گەنج و تاکێکی کورد دەگەر بەرگری لە خاکی خۆیدا ئەمەش وەک ئەرکی خۆمان هاتووینێرە یعنی شیرینترین شت هەما بە گیان و بەدەنی خۆمانە دوایەوە نیشتیمانمانە یعنی ئامادەین لە پێناوژیان دەژیانی خۆماندا بوون لە پێناوژیانێکی ئازادە ئینشاڵڵا ئەنجامێکی باش دێنەوە دەربەکی باش لە دژوو نەدەین و تۆڵە شەهیدان ڕاکەین بژی بەرخۆدانە ڕۆژاوە تەماشەوانین هێجا ئەڤژی گروپا چالاکی دەست پێ کرد چێ چالاکی خۆ سەرکەفتن ئەوڵ سەرکەفتن وەرە سەرکەفتن